هەر بۆ قسەکردن سەبارەت بە تای خوێنبەربوون و ئاستی بڵاوبوونەوەی کە ئێستا چەندە گەیشتۆتە چەند ڕێژەکەی و مەترسیەکانی و ئامادەکاریەکانی لەو بارەوە چین و هەروە ئەو هۆشداریانی دراوە بە خەڵک و هاوڵاتیان لەم بارەوە پێویستە چییە و چی بکرێت و چی کراوە گفتوگۆ لەگەڵ بەڕێز ڕزگار محەممەد خدر سەرۆکی لێژنەی باڵای بەرەنگاربوونەوەی تای خوێنبەربوون دەکەین بەڕێزیان لە هەولێرەوە لەگەڵمانە. کاک ڕزگار سڵاوت لێبێت لە دەستپێکدا دەمەوێت لەوە ورد بینەوە نەخۆشیەکە خۆی ناوی تای خوێنبەربوونە کار گەیشتۆتە ئەوەی پێی بگوترێ پەتای خوێنبەربوون ینی یان پەتای تای خوێنبەربوون ئەنە ڕێژەکە نەخۆشیەکە بووە بە پەتا. بەڵێ ئەم کاتت باش سڵاو ڕێزم بۆ جەنابەت هەیە زۆر سپاس بۆ ئەم بەرنامەیە. بێگومان تای خوێنبەربوون بە مانای حومەی نەزەفی یەکێکە لەو نەخۆشیانەی کە نەخۆشیێکی ڤایرۆسیە و ئەم پەتایە لە ساڵی 1970 لە عێراق تۆمار کراوە و یەکێکە لە پەتا مەرتسیدارەکانی کە لە ئاژەڵەوە ئەگوازرێتەوە بۆ مرۆڤ کە مرۆ ئاژەڵیە و ئەم پەتایە ئەتوانین بڵێن بەڵێ گەشتوتە ئاستی ئەوەی کەوا ئێستا لە حاڵەتەکە لە هەرێمی کوردستانیش هەیە و لە عێراقیش هەیە کە لە ڕابردووە لە عێراق بە پێی دوایین راپۆرتەکانی حکوومەتی عێراقی وزارەتی تەندروستی کە لەسەر 130 کەس تووشی ئەم حاڵەت نەخۆشیە بووە و ئەم ڤایرۆسە بووە و زیاد لە 20 جان لە دەستدان هەیە و لە هەرێمی کوردستانیش بە پێی دوایین راپۆرتەکانی وزارەتی تەندروستی ئەتوانین بڵێن تاوکو ئێستا 5 جان لە دەستدان هەیە کە لە سنووری پارێزگای هەولێر و سۆران و دهۆک بووە و ئەم پەتایە بەڵێ ئەتوانین بڵێن پەتایەکی مەترسیدارە کە هۆکاری سەرەکیەکەی ڤایرۆسێکە کە لە ڕێگەی گەنە و حەشەراتەوە ئەگوازرێتەوە بۆ ئاژەڵ و ئاژەڵ هۆکاری سەرەکیە بۆ گواستنەوەی بۆ مرۆڤ و پێویستە ئێمە وەکو لە ناو ڕیپۆرتاژەکەی بەڕێزیشتاندا باس کرا لەوەی کە ئێمە نامانەوێت هاوڵاتیان بترسێنین بەڵام پێویستە کارڕێکارەکانی خۆپارێزی بگری لەبەر بۆ ئەوەی کە تەشەنەنەکە ئەم ڤایرۆسە و نەبێتە مایل لە جان لە دەستدانی زیاتر و لەگەڵەوەشدا ئێمە لە دوڕیانی هاتنی جەژنی قوربانی پیرۆزین کە تێیدا ئاژەڵ سەر دەبڕێ و قوربانی دەکرێت بۆیە ئێمە وەکو لیژنەی باڵای بەرەنگاربوونەوەی تای خوێنبەربوون لە سەر ئاستی وزارەتی کشت و کاڵ و حکوومەتی هەرێمی کوردستان کە لە 21 پێنجەوە لیژنەی باڵا بە فەرمانی وەزاری ژمارە 32 دەرچووە کە بە نوێنەرایەتی بەڕێبەرایەتی گشتی سامانی ئاژەڵ و ڤێترنەری و بەڕێبەرایەتی گشتی پلاندانە و نوێنەرایەتی وەزارەتی ناوخۆ وەزارەتی تەندروستی و هەروەها داوای نوێنەری وەزارەتی شارەوانیمان کردەوە بە ئامادەبوونی نوێنەری وەزارەتی ئەوقاف و هەروەها پسپۆڕان و شارەزایان لە بواری پەتازانی و نەخۆ بڵاوبوونەوەی نەخۆشیەکان ئێمە سێ کۆبوونەوەمان ئەنجام داوە و تاوکو ئێستا بەداداچوونی تەواو دەکەین بۆ بابەتی ڤایرۆسەکە و بۆ بابەتی نەخۆشیەکە. هۆکاری سەرەکی ئەوەی کە ئێستا ئابینیت بەهۆی ئەوەی کە کەش و هەوا گونجاوە بۆەوەی کە حەشەرات بڵاوە بێتەوە حەشەری لە ئەساسە ڤایرۆسەکە لە ناو خوێنی حەشەرات و ئاژەڵە گەشە دەکات و لە ئاژەڵا زەرەر نادا بەڵکو بەریەکەوتنی مرۆڤ لەگەڵ ئاژەڵ و لەگەڵ گۆشتی بێمۆر و لەگەڵ گۆشتی دەرەوەی قەسابخانەکان هۆکارێکی سەرەکی بۆ بڵاوبوونەوەی نەخۆشیەکە و بۆ هۆکارەکەشیە بێتە هۆی ئەوەی کەەوە مرۆڤ تووشی پەتاکات و هەروەها ئەو پەتایەکە بێتە هۆی بەداخەوە جان لە دەستدانی و چارەسەرکردنەکەی توشگرانە و ینی هاوڵاتیان زۆر جار ئێمە لەوەی دەبێتە پرسیارێک شارەزایی تەواویان لەبارەی ئەم تای خوێنبەربوونەوە نییە ینی دەپرسن چۆنە لە ئاژەڵی زیندوودا هەیە یاخود کاتێککە سەر دەبڕدرێت تەفاسیلی نەخۆشیەکە چۆنیە ینی ئاژەڵێک ئەگەر زیندوو بێت نەخۆشیەکەی هەیە یان لە حاڵەتی کوشتنەوەکە چۆنیە ینی ئەگەر بەرچاوڕوونیەک بخەیتە ڕوو ئێمە ئەمە ڕوونکردنەوەیکی زانستیانە بدەین کە ئەمە بابەتێکی زانستیە لە ئەساسە ڤایرۆسەکە لە ڕێگەی گەنە و حەشەرات و جرج و مشکەوە نەقڵە بێت بۆ ئاژەڵ و ئاژەڵ کاتێک کە گەنەی پێوەیە بە خوریەکەیەوە بە تایبەتی حیوانی وردە یاخود بە پێستەکەیەوە بە تایبەتی ڕەشەوڵاق ئەم گەنەیە دەبێتە هۆی ئەوەی کە ڤایرۆسەکە خاتە لەشی ئاژەڵەکەەوە و ئاژەڵەکە لە خوێنی ئاژەڵەکەیە گەشە دەکات و لە کاتێک کە ئەم ئاژەڵە بە پێ پشکنین سەر دەبڕێ بە تایبەتی ئەو پشکنیانەی کە ئێمە لە قەسابخانەکان دەیکەین بریتە لە پشکنینی ئاژەڵ لە پێش سەر بڕین کە لەلایەن پزیشکانی ڤێتەرنەری و کارمەندانی ڤێتەرنەری دەکرێت ئەو ئاژەڵانەی کە گەنەی پێوە بێ حەشەراتی پێوە بێ یاخود لە ڕوولاواز بێ ئەو ئاژەڵانە ڕەفزەکرێت لە قەسابخانەکان و ڕێگە نادرێت بە سەربڕین و چوونە ناو ساڵەی سەربڕین بۆیە لە دەرەوەی قەسابخانەکان هاوڵاتیان ناتوانن متابعە یاخود
بەو شێوەی کە پزیشکی ڤێتەرنێری پشکنین بۆ ئاژەڵەکان دەکات پشکنینی بۆ بکرێت و خۆتان دەبینین لەسەر جادەکان و لە شوێنەکانە ئاژەڵ لەسەر جادەکان ئەفرۆشرێت و یاخود هاوڵاتی فرۆشرێت لە کاتێکا کە ئەو ئاژەڵەی ئەفرۆشرێت بەهۆی ئەوەی کەوا پشکنینی پێش سەربڕینی بۆ نەکراوە بەریەکەوتن دروستە بێت لە نێوان مرۆڤ و لە نێوان ئاژەڵەکە و هەروەها لە نێوان گەنە و لە نێوان مرۆڤ و لەگەڵ گۆشتی ئەو گۆشتەی کەوا دوای ئەوەی کە سەربڕی دەکرێت و لە ناو خوێنی ئەو ئاژەڵەیە ڤایرۆسەکە هەیە ئەو بەریەکەوتنە ئەبێتە هۆی ئەوەی خۆی ئەم نەخۆشیە تەنها لە گۆشتەوە 100% لە گۆشتەوە دێ بەڵکو ئەتوانین بڵین لە 180 لە گۆشتەوەی ئەوەی تری ئەتوانین بڵین لە ئاژەڵەکەوەیە خۆی ئەو کەسانی کە بەریەکەوتن لە گۆشت ینی ئەم نەخۆشیە لە چی کاک ڕزگار ینی بۆ ئەوەی ورتر بچین باشە با پرسیارەکە بکەم ینی جگە لە تۆ باست کرد کە لە خوری و لەو ئاژەڵاندا هەیە یان لە پێست و تووشی ئاژەڵەکاندا ئەمە گەندە و ئەو هەروەها ڤایرۆس و شتانە هەیە ینی دەکرێت بڵێن لە سەگ و لە پشیلە و لەوانەی دیکەش هەیە بە خۆی ئەوەی کە ئێستا تهدید کراوە لە ئاژەڵە بە تایبەتی لە گەنە ئەو گەنەیە کە نووسێ بە پێستی ئاژەڵەکەەوە بە تایبەتی هەر ئاژەڵێک بێ ئەو گەنەی کە پێوە ئەنووسێت حەشەرات بە ئاژەڵەکەەوە ئەنووسێت و چێتە ناو خوێنی ئەو ئاژەڵەوە و ئەو ئاژەڵە کە مامەڵەی لەگەڵا ئەکرێت بەسەربڕین و گۆشتەکەی بەکارە هێندێت لە کاتێکا کە تۆ ئاگادارنی بەوەی کە ئەم ڤایرۆسە چۆتە لەشیەوە و ئاگادارنی بەوەی کە ئاژەڵەکە گەنەی پێوەیە لە ڕێگەی گۆشتەکە و لە ڕێگەی منەوە بۆ کاکڕزگار لە گۆشتی و ئاژەڵەی کە تۆ ینی مەبەستم ئەوەیە ینی دەکرێت تۆ جاری ینی لە پشیلەیە لە ئاژەڵانەی بەڵێ هەموو ئەو ئاژەڵانەی بەڵێ هەموو ئەو ئاژەڵانەی کەوا شۆرنەوەی بۆ نەکراوە یاخود گەنەی پێوەیە بە پرسیدارە بنویستم ئاماژە بەوە بم کە ئێستا ئێمە جوتیارانمان معارەزن بۆ من نەخۆشیە هاون ئاژەڵ معارەزە بۆ ئەمە وەخەوانەی لە بەیانی ئاژەڵ ئیشەکەن ئەوانەی کە لە قسابخانەکان ئیشەکەن ئەوانەی کە ڕاستەوخۆ مباشر مامەڵەیان لەگەڵ ئاژەڵا هەیە بەهۆی ئەو نەقلی ئەو ڤایرۆسە لە ڕێگەی گەنەوە تووشی ئەو نەخۆشیە ئەبێت بۆیە پێویستە کات هاوڵاتیان و شیارانە مامەڵە لەگەڵ ئاژەڵ بکە و پێویستە کات لە کاتی مامەڵەکردن لەگەڵ ئاژەڵە جلوبەرگی تایبەت دەستکێش بەکار بهێنێت و هەوڵی ئەوە با کە خۆپارێزی بکات ئێمە ساڵانی ڕابردوو بەداخەوە بەهۆی ئەم قەیرانەدارایی کە ئێستا ڕووی لە هەرێمی کوردستان و ڕابردوو کردووە ساڵانە لە مەوسمەوە مەوسمی حملەی شۆردنەوەی ئاژەڵ هەبوو کە بووای ئاژەڵ شۆردرێتەوە و ڕەشی گەوڕەکان بکرێ ڕەشی مەیان و قەسابخانەکان بکرێت بۆ کەمکردنەوەی کاریگەری حەشەرات و گەنە لەسەر ئاژەڵ بەڵام بەداخەوە ئێمە بەهۆی قەیرانی دارایی بەهۆی ئەم زروفەی کە ئێستا هەیە دەماتوانیوە ئاژەڵ شۆردرێتەوە یاخود تەرقیحاتی ئاژەڵ بکرێت بۆ بشەخۆرە دەرەکیەکان کە ساڵانی ڕابردوو بە پێ حەملە دەکرا لە دەرەوە بۆیە ئەم بابەتە زۆر گرینگە هاوڵاتیان بە ئەهمیێتەوە وەری بگرن و زۆر ئاسانیشە خۆپارێزی لێی کە ئەویش بریتە لە خۆپاراستن لە بەکاردهێنانی ئاژەڵ لە دەرەوەی قەسابخانەکان بەکاردهێنانی گۆشت لە دەرەوەی قەسابخانەکان و بەکاردهێنانی گۆشتی بێمۆر بۆیە هەموو ئەمانە دەکرێت لە چوارچێوەی خۆپارێزی وقایەکی توندا بتوانین هاوڵاتیانی خۆمان بپارێزین و تووشی ئەم نەخۆشیە نەبێت. بەڵێ بەڕێز ڕزگار محەممەد خدر سەرۆکی لێژنەی باڵای بەرەنگاربوونەوەی تای خوێن بەربوون زۆر سپاس ماندوومان کردیت.